چیرۆکی منداڵانی ڕۆژئاوای کوردستان بە وێنە نیشان دەدات. ناوی فاتیمەیە، خەڵکی قامیشلۆیە، لە کەمپی باریکەدا دەنیشێ و بەشداری خولێکی فۆتۆگرافەری کردووە کە دەستگای مرۆیی مامڕێکی خستووە. چیرۆکام ئیرۆ سەروار سێ کورکایە، محەموود و شەروان و براهیم سێ کورکن تەمەنێکی گەلێکی بچووکن، دچن محلێکی میکانیک دەتشغڵن ژ بۆ مساعدە ئەهلێ خۆ بکەن، ئەحلامی خوا پێک بێنن، چ خەونێەوە هەبێ پێک بێنن. پرۆژەکە ناوی ژیان لە زوومی کامێرەی خۆیانەوە بۆ چەندین کچ و کوڕی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوردستان ڕێکخراوە کە لە سلێمانی دادەنیشن. دەستگای مرۆیی مام وەک سپۆنسەر و ڕێخەری پرۆژە کار دەکات. ژەنگەکە پێک هاتووە لە 36 ڕەسم 12 چیرۆکە و هەر چیرۆکێک هی پەنابەرێکە هی ڕۆژهەڵات یاخود ڕۆژئاوا کە باس ئەکەن خزمەکانی خۆیان دراوسێکانی خۆیان هەر لە ناو کەمپی باریکە لە عەربەت. کامێرەمان بۆ دابین کردوون، فێرمان کردوون چۆن ڕسم بگرن ببن بە ڕۆژنامەنووس، ڕسم بگرن بۆ ڕۆژنامە بتوانن بیفرۆشنەوە. زۆربەیت ئەو تەلەبانێکی ئێمە وەرمانگرتوون هەمووی هیوای ئەوەی هەبووە ڕسم بگرێ ببە بە مەسەور، ئیتر لەبەر بارودۆخەکەی پێی نەکراوە، بەڵام ئێمە وەکو بڵێ ئەمەلێکمان ناونەتە. ئەوەی کە هەدەف بوو بۆ ئامانجی دەستگای مرۆیی مام بوو ئەوە بوو کە ئێمە بتوانین خەڵکی کەمپەکە و لەوێ فۆتۆژۆرنالیزم دروستکەین، فۆتۆگرافەری ڕۆژنامەوانی دروستکەین، بتوانن چیرۆکەکانی خۆیان و ئەوەی کە ئامانجی ئەوانە، ئەوەی کە ئەوان ئەیانەوێ بە هەموو جیهانی ڕاگەیەنن کە ئێمە خاوەنی ئازارین، ئێمە خاوەنی ئەم چیرۆکە نەهامەتی و ئەو ڕەزاڵەتی کە ئەوان بینیوانە. ئامانج لەم پرۆژەیە دەستگای مرۆیی مام ئەوە بوو کە بتوانین خەڵکی ڕۆژنامەنووس ناو کوردانی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات دروستکەین. ئەوان بەدەست و پەنجە و نیگای خۆیان ژیانیان دەخەنە بەر فلاشی کامێرەکان. دەستگای مرۆیی مامیش وەک کاری هەمیشەیی پشت و پەنایی گەنجان و لاوان دەبێت بۆ ئەوەی تواناکانیان نیشان بدەن. ئاوەر عەلی گەلی کوردستان، سلێمانی.